إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، ئەمڕۆ لە 26 ڕەجەبی 1444 کۆچیە ژیان گوزەر ئەکەین. سبەینی ئەکاتە 27 ڕەجەب. 27 ڕەجەب مناسبەیەکی زۆر گرنگ و دەیان حادیثە و بەسەرهاتی گەورەی تایە. مناسبەکە بریتێ لە مناسبەی ئیسرا میعراج و گەورەترین حادیثەش کە تیا ڕوویدا بێ ئەوەیە کە سەلاح الدینی ئەیوبی قودسی ڕزگار کرد. لە ڕاستیە نامەوێت لەسەر ئەو مۆزوعە بڕۆم، بەڵام علەما و زانایان زۆر باسی فەضیلەتی ڕۆژی 27یان کردووە کە ئینسانی ئیماندار بتوانێت شکۆی ئیسرا و میعراج، گەورەی ئیسرا و میعراج، تێگەیشتن لە پەندەکانی ئیشی لەسەر کاتوتیا بخوێنێتەوە، سوودی لێوەربگرێت. ئەوەی کە لە خزمەتانە ئەمەوێ بەیانی کەم ئەوەیە ئینسانی سالیک، ئینسانێک کە ڕێگەی خوای گرتووە، ئینسانێک کە ئێوە بەرەولای خوا بڕوا جەلە جەلالوه و پلەکانی لەوێ بەرزکاتەوە، دیارە کۆمەڵی قۆناغی هەیە، کۆمەڵی پلەی هەیە کە پێی ئەگە. پلەیەک هەیە پێ ئەوترێ پلەی محەدەثی، واتە ئەم ئینسانە ئەگاتە ئاستێکی ئاوا خوا هەندێک ئیلهام ئەخاتە دڵی ڕۆشن ئەکاتەوە بە ئیلهامی خۆی وەی سوود بە کۆمەڵگە و مجتەماع بگەیەنێ. پلەیەک لەو بەرزترمان هەیە کە پلەی سدیقیەتە. بۆی تێبگەین لەم دوو پلەیە سیرکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ لقد كان فيما قبلكم من الأمم محدثون. لأمتاني پێش ئێوەیە محەدەث زۆر بوون، ئەوانەی کە گەیشتبوونە ئەو ڕوتبەیە کە خوا ئیلهامی دڵیان کە و دڵیان ڕۆشن کاتەوە ئەو کەلیماتانەی کە هێتە سەر زمانیان کەلیماتانێک بوون لە ئیلهامی خواوە، لە گۆشەنیگایەکەوە رب العالمین ئەمانەی پێوتون. فإن يك في أمتي أحد فإنه عمر. ئەگەر کەسێک لە ئومەتی من هەبێ و محەدەث بێ، گەیشت بێتە ئەو پلە و ملهەم بێ و خوا ئیلهامی کات و شتی بداتێ، ئەوە عومەری کوڕی خەتاب. ئەفەرمێ ئەگەر ئەتەوێت لە نێوان محەدەث و صدیقا تێبگەی، سەیری عومەری کوڕی خەتاب کە لەگەڵ ئەوبەکری صدیقە. پلەی ئەمیان لە پلەی محەدەثایە و پلەی ئەوبەکری صدیقیش لە پلەی صدیقیەتایە. صدیقیەت پلەیەکی زۆر بەرزە. بۆیە ئیبن تەیمیە ئەفەرمێ الصدیق ئەکمل من المحەدەث. ئەو کەسێک کە صدیقە و گەیشتۆتە ئەو پلە کامڵترە لەو کەسێک کە محەدەثە و خوا ئیلهامی ئەکا، لەو پلەیەش بەرزتر هەیە. ئەفەرمێ ئەو کەسێک کە هەموو حەیاتی خۆی سری، ظاهری، باطنی هەمووی لە پێناوی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم سەرفەکە، لە پێناوی متابعی ئەوە سەرفەکە و لە تەصدیقی و بەڕازدانینی ئەوە سەرفەکە، ئەوە گاتە پلەی صدیقیەت. ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ من سأل الشهادة بصدق. هەر کەسێ بە صدق و ڕازگۆیەتی داوای شەهادەت و شەهیدی بکە لەخوا، بلغه الله منازل الشهداء وإن مات على فراشه. خوای گەورە ئەیگەیەنتە ڕوتبە و پلەی شەهیدەکان کە پلەی لە خوار محەدەثەوەیە، با لەسەر جێگاکەشی بمرێ. واتە صدق کردەوەکانی تۆ بەرز ئەکاتەوە، ڕازگۆیی تۆ بەرز ئەکاتەوە، گەورە ئەکات لای خوا جەلە جەلاله. هەر یەکێک لە ئێمە
کە چۆن لە دنیامان بەش کراوە بەسەرمانە کەسێکمان هەیە جوهدی زیاتر ئەکا و زۆرتری دەست ئەکەوێت لە تاعەتیش ئەو هەیە چەندێک تاعەتی زیاتر ئەەکەی لە خەفایە لە پەنهانە دڵت چەندێ ڕازگۆیە لەگەڵ خوایە ئەوەندە بەرزتری لای خوا جەل جەلالوهو پلەی زیاتر بڕیوە ئێمە وا نەزانین هەمومان لە ئەهلی مزگەوت لە یەک مستەوان لە لای خوا جەل جەلالوهو نەخێر پلەبەندی هەیە کەسانێکمان هەن لەوە ئەچێ ئێمە زۆر ئاعتیباریشیان پێ نەکەین بەڵام دڵیان ئەوەندە صادقە لەگەڵ خوا لای خوا زۆر بەرزن زۆر نزیکن لەوە ئەم ڕێگای ساڵح بوون و بەرەو خوا چوونە ئەم ڕێگای صدق و سلوکە وەکو ئەهلی تەسەوف ئەڵێن ڕەبتی نییە بە شێخێکەوە مەلایەکەوە زانایەکەوە بانخوازێکەوە نەخێر ڕەبتی بە هەمومانەوە ممکنە کەسێکی زۆر سادەی خواناس کە خواناسێکی زۆر صادقانە ئەکا لەگەڵ خوای خۆیە پێش هەزاران مەلا ئەکەوێ پێش هەزاران شێخ و موریدی گەورە گەورە ئەکەوێ بۆیە ئیمامی مەناوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی ئەو فەرمایشتە ئەفەرمێ معیار الأعمال ومفتاح بركاتها وبه ترجى ثمراتها إنسان بهوي چیەوە یەت معیارێک دانێت چەندێک کردەوەکانی وەرگیراوە بەهۆی صدقی ڕازگۆیەتی دڵی لەگەڵ خوایە هەرچی بەرەکەتی کردەوەیە کلیلەکەی چییە صدق و ڕازگۆیی تۆیە بەچی ثەمەرە و بەروبوومی کردەوەکانت کۆکەیتەوە بە ڕازگۆیەتی و صدق دەی هەموو ئەمانە هەمووی مجازات و پاداشتی خوا لەسەر ئەو صدقەیە کە لە ناخی تۆیە هەیە بۆیە جاری وە هەیە دوو کەس وەکو یەک نوێژیان کردووە کەسێکیان زۆر پاداشتێکی گەورەی لەسەر وەرەگرێت کەسێکیان کەمتر بۆیە ئێمە ئەبێ لە کاروانی خواناسیە وا نەزانین تەنها ئەم چەند کردەوە زاهیرەی کە ئەیکەین ئیتر ئەوە تەواو سلوکمان کردووە نەخێر سلوک لە بەشی ناخی ئینسانایە چەندێ زیاتر پەیوەندیت لەگەڵ خوای خۆتە هەیە چەندێک زیاتر تواویتەوە لە ناخەوە بۆ دینت بۆ ئیمانت بۆ خزمەتکاریت بۆ دینت اهتمامت بە شؤونی مسلمانان و کاری مسلمانان لەوە چێ دوو کەس پێکەوە هەردووکیان هاوکاری کەسێکی هەژارەکەن کەسێکیان لای خوا زۆر ڕوتبەی بەوە بەرزە بێتەوە کەسەکەی تر بەرز نابێتەوە بۆیە تەواوی ئیخلاص لەو پلایە کە تۆ بگەیتە صدیقیەت علەما فەرموون ابن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ پلەی پێغەمبەرایەتی تەواو بووە لەسەر زەویە لە دوای پلەی پێغەمبەرایەتی بریتە لە پلەی صدیقیەت لەسەر زەویە شتێکی تر نییە لەو پلەیە گەورەتر بۆی ئینسانەکان هەر هەمویان کە ئەچنە سلوکی تەقوا و خواناسیەوە ئەبێ بگەنە پلەی صدیقیەت بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن جەوزی بێ ئەفەرمێ هەندێک جار ئینسان لە هەندێک کاریە ئەچێتە پلەی صدیقین لە هەندێک کارە لە محەدەثینە لە هەندێک کارە لە شوهەدایە لە هەندێک بەو شێوازە تەوزیع بێ ممکنە لە کردەوەیەک لە کردەوەکان تا زۆر ڕاستکەی لەگەڵ خوایە لەو پلا لە پلەی صدیقینەی لەگەڵ ئیمامی ئەوو بەکرێت ڕوتبەکەت زۆر بەرزە لە شتێکی ترا کەمتر ئەم ئاەتە پیرۆزە ئەفەرمێ ومن يطع الله ورسوله ئەو کەسەی ئیطاعی خوا و پێغەمبەرەکەی ئەکا محەممەد صلى الله تعالى عليه وسلم لەگەڵ کێیە ئەو کەسە فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين ابن القيم فرمي خوا جل جلاله رتبة كاني باش كردو رتبەیەکمان هەیە ڕوتبەی پێغەمبەرایەتیە ئەوە بە هەڵبژاردننی خوایە بەدەستی ئینسانەکان نییە ڕوتبەی لە دوای ئەو هەر هەمووی هەڵبژاردننی ئینسانەکان خۆیان جوهدی خۆیان ڕوتبەی صدیقیەت شەهیدیەت لەگەڵ ویلایەتە کە بریتیە لە صالحین ئەم ڕوتبەی ویلایەت و صالح بوونە لێوە تۆ دەست پێ ئەەکەی چونکە لە شوهەدایە ئینسان حتا وەکو نەمرێ دەرکی پێ ناکرێ بەڵام صلاح و صدق لەسەر زەویە خۆت هەز بە خۆتەکەیت و خەڵکیش هەستە پێەکە وی نعمەتێکی زۆر گەورەیە ئینسان لە حیاتی خۆیە ئەوە تا لە سلکی صادقانای لەگەڵ صادقانای يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين بقرب بسر زويا حاولي باش صادق صديق كوكر وبزانه كين لكوان لقل أوانا بجي إما همو جاري لأن يوجكانا كالين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم خواب من خلص الربازي أواني كتون نعمتي بسر داباران وأنا كين نعمتي بسر داباران بيغمبرانا صديقين شهداء صالحين أوليان يعني خواب من خلص الربازي أمان وإمام الشنقيطي لتفسيرك أفرمي والله هرجاري أم آية بيروزة أخوان موا أم الشاهدي للظلم أداك إمام أبو بكر
صديقي أمت بدوای محمد صلى الله عليه وآله وسلم هاتو شاهدي بو أو أدا چونکە ئەو پێغەمبەر صلى الله عليه وسلم شاهدی صدیقیەتی بۆ دابا. ئینسانی ئیماندار کاتێک کە جەنگ ئەکا لەگەڵ دەرونی خۆیە هەوڵ ئەدا بە ئاشکرا و نهێنی شەیطان زۆری بۆ ئەهێنێ، شەهەواتی زۆری بۆ ئەهێنێ، دنیا زۆری بۆ ئەهێنێ، ئەمیش جەنگ ئەکا لە داخلی خۆیە. ئەلەم کاتا وردە وردە پلەکەی لە لای خوا بەرزە بێتەوە. علەما ئەفەرموون تۆ جەنگ کە بۆ پلەی صدیقیەت، ئەگەر نەیگەیشتە صدیقیەت و لە ڕێیان مردی ئەگەیتە پلەی شوهەدا، چونکە لەو ڕێبازە جەنگت کردووە، لەو ڕێبازە لەگەڵ نەفسی خۆت و شەیطانە جەنگاوی. ئەمە بەشێکە لەو عەبدایەتی کە کەمێک لە عەبدەکان ئەیزان، وەکو ئیبن جەوزی ئەفەرمێ کەمێک لە عەبدەکان پێی ئەگەن، بەڵام هەر کەسێک چێژی کرد ئیتر لەزەتێکی وا لە دڵیا دا ئەمەزرێ، هەموو لەحظە و کاتێکی خۆی هەز بە پەشیمانی ئەکا لەوەی کە لە دەستی داوە ئەو زەمانەی کە ڕۆشتووە. لە قورئانی پیرۆزە لە 5 شوێنی سەرەکیە پلەکانی صدق باس کراوە. تا پێشەوەی باسی پلەکانی صدق کەم، صدیق لە زمانی عەرەبیە ئیمامی قورطوبی قسەیەکی مەشهوری هەیە، ئەفەرمێ صدیق فعیلە لە زمانی عەرەبیە، صیغەی مبالغەیە. ئەم صیغەی مبالغە بۆچی هاتووە؟ خۆت ڕازگۆ و تەصدیقی دینیشکەی لە دووشتە، یعنی خۆت زۆر ڕاز بە لەگەڵ خوای خۆتە، زۆریش دینەکەی خۆت بە ڕاز بزانە. مەشڵەژێ مجاری وە هەیە کەسێکی کەمبەها لە کەناڵێکەوە ڕخنەیە لە دینەگرێ مشەوەشەیەک دروستەکات ناو موسڵمانانە، تەصدیق نییە. تەصدیق ئەوەیە کە سەیدنا ئەبوو بەکر پێی ئەڵێن محەممەد المستەفا عليه الصلاة والسلام ئەڵێ چوومە ئیسرا و میعراج، چووم شەوڕەویم کرد چوومە ئاسمانەکان، ئەڵێ وتی بەڵێ وتی، دەیتەوە ڕاستەکە، مادام وتەی ئەوە ڕاستە. وەڵا علم پێی نەگەیشتووە، علم لە ڕێیە، نازانم ئەم پێچەوانەی زانستەوەی کە کافر و بێدینان ئێڵێن شەو ڕۆژ مولحیدەکان. کەسی ئیماندار وەکو کێوێک ئاوایە کە گەیشتە پلەی صدیقیەت، ئەوەندە تەصدیقی دینەکەی ئەکا، ئەوەندە بەڕاستی ئەزانێ، بە هیچ شێوازێک هیچ هەوایەک و هیچ ڕەشەبایەک ئەم ناجوڵێن. ئەم 5 شوێنەکە لە قورئانە باسی صدقی تیا ئەکا، صفەتێک لەگەڵ یا باسەکە. ئەفەرمێ لە ئاەتێکە ڕەبی ئەدخلنی مدخەلە صدق و ئەخرجنی مخرەجە صدق. علەما ئەفەرموون یعنی چی؟ ئەمر ئەکا بە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بڵێ ربي أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق. خواه جان بمخيت شوينك كشوين الدروازي صدق به لشوينك ودرم كش لشوين الروشتون ودرتوني صدق به. فرم معنى كي أما يا خواه جان لهمو جولو حركي شي منا تدرتون به تهاتن به لبناي مرزاتي تويا به شوينك به كشويني صدق به كمن بوي أرم كليش يدر أسم بو صدق درسم چون يتا مزقوت شويني صدقة چون ليدر أشي هر شويني صدقة واتا إنساني إيمان دار لنو طاعتيا لدروي طاعتيا لهموج يعني صديقة بدواي صدقة ويلا هاوارك خواجا همو هنقاوي كي جيانم بكرماي صدق أما دون لو شوينانيك خواي قورا باسي صدقي تيا كردوا كإنسان شونو هاتني هر صدق بيو هر راستي بيو هل لقل خوايا بيو هل لخزمتي كاركانو أو فرمايشتانو أو نواهيانا بي كاتك رب العالمين أمري فيها كردوا يا نهي لكردوا خوي لبارز آياتي كتير فرمي وجعل لي لسان صدق في الآخرين جاي أمجارة باسي زمانك زمان الصدق. طبعا ما دعاء سيدنا إبراهيم عليه السلام بو زكرياش أفرمي وجعلنا له لسان صدق عليا. مسألة لسان صدق لقرآن شيء أفرمون أو مدح ثنائي خلق كبوتو أكري برازقوي. طبعا إنسان لمدح ثنائي بزور أقايل به نابي زيادة الربيك ثنائي كإيمان دارك تكر بالصدق بيك برازقوي بيك. إبراهيم عليه السلام دعاءك أخوي جان من به الله لو لسر زماني الصادقان يعني دعاء مردنيشم صادقة كان هر من باس كان زور قوري يعني يشكل النعمة زور قوري كان بس الإنسان مسلمان وكأخوي قوري لسر زماني الصادقة كان أم دابني نسهر يشكل لأيام لنوكم القاية عيبة كان شراوته خلق بباشا باس مانك هر يكون لنو
ئیدارەکەی خۆیان دائیرەکەی خۆیان لەو سنوورەی کە خۆی هەیەی. تەسەوور کە ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە. باش ئەگەر هەموو خەڵکی بە خراپە باسیکە، ئەگەر هەموو خەڵکی تۆ بە بچووک و کەم ڕێز بزانن، سانی ئیماندار لە مەسئلەی زمانی خەڵک ئەفەرمێ کەسێک زمانی صدق بەرامبەری ئەجوڵێ کە خۆی زمانی صدقی هەبێ، کە خۆت ڕازگۆ بووی لەگەڵ خۆتە، دەوروبەرەکەش ڕازگۆ ئەبن لەگەڵ تۆ، ئەخوا جاڕی تۆ بڵاو ئەکاتەوە لەناو کۆمەڵگایە. بۆیە مەسەلەی لیسانی صدقیش بابەتێکی زۆر گەورەیە. خۆی بۆ خۆی ثەناکردنی خەڵک بۆ تۆ نیعمەتێکە لەو نیعمەتانەی شەو ڕۆژ سوزدەبەری هێشتا پاداشت نەداوەت. چەند شیرینە ئینسانی مسلمان جاری وهەیە لە مەجلیسێکە دائنیشێ باسی مسلمانە بە خراپە ئەکرێ، چەند مسلمانێکی جوان لە لایەکی ترەوە دەست ئەکەن و هەوڵ ئەدەن کە جوانیەکانی باسکەن بۆی دیفاعی لێ بکەن، جوانیەکانی باسەکەن، جەماڵی ئەو عەبدە جوانە باسەکەن، خوایان ئەوەی کردووە ئەوەی یعنی دیقەت بدە ئەم کەسە لیسانی صدق لەناو خەڵکە بە باشە باسکردن. ئەمەش بەشێکی ترەکە ئێمە فەرامۆشمان کردووە. ئەبێت لە دوعاکان تا دوعاکەی خوایە بمخەرە سەر زمانی ڕازگۆکان، خوایە لە دوای خۆم ثەنام بهێڵەرەوە لەسەر زەوی. ئەوە دوعای ئیبراهیمی عەلەیهی سەلام. ئێمە وا ئەزانین ئەگە خەڵک ثەنامان کە خراپە، ئەوەی کە لە فکرە هەڵەکان کاتێک خراپە کە تۆ لە خۆت بگۆڕی، خۆت لێ بێتە شتێک یا حەسکەی لیسانی کذب بەرامبەر بە تۆ هەبێ، هیچ نەکردەوە خەڵک بە باشە باست بکە. نا، ئیشکە و دوعاش کە خوای گەورە ئەم شتانەی کە تۆ ئەیکەی بخاتە لیسانی صدق و بخاتە سەر زمانی ئیمانداران. چوارەمین دانە ئەفەرمێ وەبەشر الذین آمنوا أن لهم قدم صدق عند ربهم. ئەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم، مژدە بدە بە ئیمانداران کە قەدەمی صدقیان هەیە لای خوا، جێپێی صادقانیان هەیە لای خوا. جێپێی صادقان لەکوێیە چییە؟ هەندێک لە مفەسرین فەرموویانە ئەعمالە صالحەکانی ئینسان کە لە پێش خۆیەوە ڕۆشتون بوونەتە جێگە بۆ ئەو جێپێ ئەو کە ئەنەما پلەکانیان بۆ دروست کردووە، کە ئەنەما پەیژەیەکی جوان لە بەردەمیاتی کردەوەکانی خۆیەتی بوونتە قەدەمی صدق بووی. هەندێکی فەرموویان ناوەڵڵا ئەم ئاەتە پیرۆزە باسی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم. مژدە بدە بە ئیمانداران کە ئەی محەممەد تۆ قەدەمی صدقی لە پێش ئەوانەوە، لە پێش ئەوانەوە هەنگاوەکانت ناوە لە بەهشتا جێگەت بۆ حازر کردو. کە ئەمە زۆر گەورەیە. ئینسانی مسلمان کە لە خزمەتی ئەوەستێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم پێش ئەوەی خۆی بڕوا شوێنەکەی بۆ دیاری کردبێ لەوێ. پێنجەمین دانە کە زۆر گەورەیە لە دنیایە نییە ئەم قەدەمی صدقە، ئەم بەشەی ئەخیری صدق لە دنیایە نییە، لەوێ لای خوایە، لە بەهشتایە، لە ناو بەهشتیشە پلە هەیە. هەندێک ئیماندار هەن لە ناو بەهشتا لە خواوە زۆر نزیکن. أفرمي إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر. أو أنك الصادق ليرا وصديق نقيشنو تأوبلا لا يخوا جاقي تايبتيان بودان راو في مقعد صدق لشويني دانشتني صدق رازقويانا لوي جاقيان بو آما دكراوا لناو بهشتيشا لحضوري خوان أو اندى برزن بليان. عزيزانو إما لم زمني فتنة، لم زمني كوتني أمتي إسلامية، لم زمني غمباري أمتا همو كافراني جيهان بسر كول وسر مانوا. اما بيوسمان برحليكي زور قورو هنگاويكي زور قورو كاروانيكي دريش هي لخوا ناسيا. اما راست لروي ظاهر مادة اما كوتوين خو معنا من نكوتوا استش سيادة وقيادة عالم لروي معنا والروح وأمتي بيغمبر صلى الله عليه وسلم. هم بلبندي أكين لواتي للدنيا هيك مدس نكوي بلام لحضور إخوة جل جلاله زورش مدس أكوي أكري للدنيا هيك نبي بلام لخوا ناسيا لبليك زور برزو قريب لخوا حتى لقيامته لما قعد صدقا من نزيك إخوة جل جلاله. إمي أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم أمتي كن جنجي معنا أكين جنجي الروح أكين بويا همو جارين وجهك جوان ترك ما نجيكو تشن روجك من ما بور رمضان أبي اللي استوى استعداد كردبي خد حاضر كردبي جنجي درونة كردبي وازل لزورك لقناه هنا بي ما تشورك كناري رمضان وازي لي بين التوبك اللي استوى دسبيبك اللي استوى معنا يخد بهيسك اللي استوى بيوندي لقل أوا تندو تولك وإلى رمضان بربومي عبادته طاعته توبة كانت كوكي توبة
نقل الرمضان دسكي بتوبة كانت بويا عزيزان أمتي بيغمبر صلى الله عليه وسلم لخيرك زور قورا والله أوي لزد لم بابتانا أكا اشتكاني ترشيا خانو يكتهب سيارة يكتهب زلزال اللي أدا اللي نادا أكوي أروى أفوتي تشيا الدنيا باي تشيا تويو معنات قرنقا أم لا شيء دور رجو بياني نخوشك وكوتاي بيه وكو إمام غزالي فرمي أم لا شيء أسب لكسي عاقل ناجة تنها خزمتي أسبك أبي خوي ببيت السوار تشاك أبي خوي سركي خوي بالاكا خوي بروا يا أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم همو الرقا كان يسلوك برو خوي بشان داوين أو لبيش ما نوي حتى لبهشتا قدم صدق أو لبيش ما نوي جي كان يشيبو ديالي كردين دي إما أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم أبي همو هزتوانا يخومان وقرخين هتا أكو لكارواني صالحانا نومان تومار كريه لكارواني شهداء صديقين نومان تومار كريه تقريب من لبيغمبران وعليهم الصلاة والسلام خواهيان تخد أزاني إما لف زمني فتنة وفسادا ليكب لمالكاني تو يكوبينوا بوي ذكرياتي توكين بوي باسي توكين بوي باسي قرب لتوكين باسي نزيكي لتوكين دي تو قوري خد أقرد شيء مشايان نبين تو خد لخطمان نزيكر ويا رب العالمين خواهيان لسرجم قناها كان من ببوري يا أكرم الأكرمين قناها بأشكرا كردو ما نعفو منك قناها بپنهان كردو ما نعفو منك قناها لمو بيش كردو ما نعفو منك قناها لمو دوائك نفريئيت وبناك ونعفو منك إلهي بزي خود بسرمانا ببارنا إلهي عفوي خود بسرمانا ببارنا إلهي كرمي خود بسرمانا ببارنا بخوا پروردگاران نازانين اما چی بۆ تۆ بەرزکەینەوە ئەزانین کە ئێمە دڵشکاوین لەم زەمەنە نوێژێکی کرچوکاڵ و ڕۆژوویەکی کرچوکاڵ و تاعەتانێکی کرچوکاڵ ئەکەین بەڵام ئەزانین تۆمان هەیە یا ئیلاهی لێمان قبول کە بە گەورەی خۆت ئەگەر چی ئێمە شایەن نەبین یا ئیلاهی ئەزانین تۆ کەس ڕەت ناکەیتەوە ئێمەی خەتاباریش ڕەت مەکەرەوە یا ڕەب العالەمین خوای گیان ئەم ئیماندارانە ئەم ڕووسپی و دڵسپیانە هاتوونەتە ماڵەکەی تۆ بخوا أمانة سجدة نابن تنها لبردم توي النبي إلهي تو خود شاهدي أمانة سري برزيان لسجدة تنها لحضوري توي النبي أكن دسكان تنها لحضوري توي برزكن يا إلهي دعاء هي ودعاء وبرزكن ودعاء كان نجيرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام آكسيك السالكة وبرولا خواي ملو جل جلاله فرم منزل جيشانيك اللابو تنشا قرجارتاو فرتر برزبو نزيكتر بو جخواي جل جلاله تايو مستيو كانك خواي قرأ القرآن باسشكرو من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه دلي إيمان دارانا خلقيو ورقنو كساني فرقوري ورقنا ياوان مرتبة وصدقي وصديقيتي بيس سيدنا أبو بكر رضا ورحمة الله ونبوك ياوان رجلا ولما فرموا إي آيات دليلنا سروا أني حتى هالروق قيامتي بلو صديقيتي ما بريو قر كومالقي وقر مجتمعي وقر زمني وانا كومالك سهني يا بني بلو صديقيتي أن برزي بيني وحضور رب العالمين آكسيك ياو مرتبة صديقيتي إما باسا نزان متنها بنمياو باش مهر مزجين أبو إتريا وآبلا قوريان دائما خريكو ذكر وانا بونا إنا بشيوان إنسان أشم عبادتكش كامل كرديبا بس بيو أما خزمته بيغمري صلى الله عليه وآله وسلم فرماواج من شايتو من مارون ما كام كرو روتكا جيرو أجر بيم زكاة مون ملو حجج كرو نوتشيني زياتر ما كرو وشويس فرماواج أجر راز واتو سني خواي آكس سركوت تمام نجاتش بين أجر راز جو وتشي كلمات أنا كما تشو إن شاكرو تمام آية تنها أشيجنا إيمة تاومي يوم بلو صديقيتي
یان تاومێ یاگە کاتەری چەنە جەنگ ما کەرمە و پلە و صدیقیەتی بەدەستبار فەرمایشتێ پێغەمبەریانی صلی الله عليه وآله وسلم خزمەتانە باس کرد و فەرماوە التاجر الصدوق الأمين ئەگەر کەسێ تاجر بوو بەئینا بازاڕن بازرگانی کەرو بەڵام ڕازگۆ و صادق ئەمین و دەست پاک فەرماوە ئەی کەسە کێن مع النبيين والصديقين والشهداء خوا چکۆ حەشرش کەرو چەنی پێغەمبەرە چەنی صدیقەکە چووکە صادق بێن چەنی شوهەدای حەشرش کەرو صفەت و صدق و ئەمانەتی و صفەت و پێغەمبەران يعني تو كريو دلي بازارنا ورده بلو خوان اصل يعني بابتو صديقيتي فرضك اول جيب كري رازقوني ثاني خواول يك كلمه خيانه درومواتي بازار ما ارونينا ما روجاري وفرخرا ناشم اقامه سنمو كما شو بازارنا بس من نيتنها بازارنا بساني ورشي دائره كتنا هرمانه كتنا كريكاريه كتنا هر شيء بيجا شيء وكا شكو معيشته مصدر جياني تفر الصادق ورازقو أتشاو تاوياوي بلو فرق وركا بلو صديقيته سرتاو إي هرمانا قوري كياي بلو صديقيته تشكو دسبنك وشي زوانه دسبنك وشو صديقيات رازقويتي ضلين بلام رازقويتي ضلين رازقويتي زمانه دسبنك أجر زوان الراس جواد ورده يتردل الراس ماتشو أعمالكيتو كردوكيو حال ومقال قربو بيو بوتي بيغمبريان صلى الله عليه وآله وسلم فرماو لا يزال الرجل يصدق إنسان بردوام رازماته ويتحرى الصدق يلوشون كلمات صدق لأن شاشواته حتى يكتب عند الله صديق حتى يا بليوتاني خوي قرب صديق حسابش كرو بلكش إن برس كرو كب مرتبة وفرق ورن شباب سلوكنا شباب خواناسي وطاعتنا شو كإنسان رتبه وانا ولي وجوليكا خوي رتبه وترنا يا بليو صديقيتي قورة ترجع وليك أخوات دعوة كان من جزاته باكو پروردگاري أشي زمن أجر شيء مشان النبي مقاوش ورما بجارو كرو مع صديقي برز ما كرو لاوش وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.